بله بینران بوده که میوانه که میهجای برئیس جاسم عیساوی او پارێزەر و شروعکاری سیاسیه لفلوجه دیگن میه برئیس جاسم دماتا باش به ایدی چارچوبه هفبندی تو زانی بتایبتی اوانس کساتین شیعه اون برانيا شيعة بيكتينن واون تقريبا اداره في ولاتي ديكان يعني اللي بيش حكومتنا برانيا سياسي دنافا برلماني دانا يعني قالوا اصلا بوش سرساغيك بيامك سرساغيجي بو شهيد كرنا صافايا كا 11 سالي وبافي بيغونا وكارغوزارين بيانين فلبيني كون جنن دان عمر بن هاد نفيري باريكي كم كان خدمات مالباتين خول ور بكان هبويا يعني بو بداية السلام عليكم. بر الصلاة هذا صلاوتان لبيت زور سپاس بو و سپاس بو كردستان 24 الإطار التنسيقي عقد سوار سوي هماهنگی کۆبوونەوەیەکی بەرفراوانی ئەنجامداوە و باسی کۆبوونەوەی یاخود پشتگیریکردنی حکوومەتی عێراق کراوە لەوێ نووری مالکی وەروە عادی عامڕی ئامادە بووە بۆ باسی ئەو هێرشانیان بەڕێز محەممەد شیع سوودانی کۆبوونەوەیەکی هەبووە لەگەڵ سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی ئەو لە هەمان کاتدا فەرماندەی هێزە چەکدارەکانە و ترۆپکی دەسەڵاتە لە عێراقدا ئەو هێرشە ناڕەوای ئێران کردوێتی بۆ سەر هەرێمی کوردستان و هەولێر ئەنگەشەی ئەویان کردووە کە گوایە بنکەی موساد لەو ناوچەیە هەیە لە هەولێردا لە کاتێکدا ئەمە تۆمەتێکی بێبنەمە خەڵکێکی مەدەنی بۆتە قوربانی هەر جارێک کە هێرش دەکرێتە سەر هەولێر لەلایەن ئێرانەوە خەڵکی سیڤیل دەبێتە قوربانی و هەر جارەوە بە شێوازێکە پاساوەکان زۆر بوون قوربانەکانیش هەر خەڵکی عێراقی سەلامەتن یعنی بێ خەڵکێکی مەدەنین تاوانیان برئیس جاسم يعني بو پەیاماوان نەبوویە گەل و بەر ئیرانێ بوویە مراعات ئاوازی ئیرانێ کردنە نەڤیانەت گەل ئیرانێ تێک بدەن ئاش بەرهەندێ هەبوویەک و خەڵکی هەولێرێ خەڵکی کوردستانی جەمان هەوڵاتیان پلەسێ و دەن ئیدی بێنە کوشتن قەتلکردن چ بسەری بێت بۆ ئەنە مشکلەیە بو دەمێک و هێرشا بنگەیەکی حەشدا شعبی تێتەکردن کە ئەوژی هێرشی ئەمریکا دکەن خۆ پیشاندان چێ دکەن بەحسی دەرکردن ئەمریکا دکەن يعني اف ازدواجيته تعامل كذا ديال هاولات يعني عراقي جاري فان فشيء شو بيامك تجهيني هناك ازدواجية في التعامل مع بەڵێ ئەمە دووفاقیە لە مامەڵەکردندا بۆ وڵاتانەی کە سەرپێچی سەروەری عێراق دەکەن و پێشەری سەروەری عێراق دەکەن بەڕێز سەرۆکوەزیرە عێراق محەممەد شیع سوودانی کە فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراق پێویستە هەڵوێستێکی جددی وەربگرێت هەڵوێستێکی یەکلاکەرەوە وەربگرێت لە بەرامبەر ئەو پێشەرکاریانەی بەرامبەر بە سەروەری عێراق دەکرێت و بۆ سەر عێراقیەکان لە هەر شوێنێک بن لە پارێزگای هەولێر بن یاخۆت لە ئەنبار و لە بەغدا و لە بەسرە بن لە هەر پارێزگایەکی عێراق بن پێویستە عێراقیەکان بپارێزرن لە هێرشەکان بە دوور بن و ئەمە ئەرکی حکوومەتی عێراقیە لە بەرامبەر ئەم شتانە و نابێت هیچ سیاسەتێک ببێتە ڕێگر لەمە بۆ ئێمە دەڵێن پێویستە حکوومەتی عێراقی هەڵوێستێکی یەکلاکەرەوەی هەبێ و بڕیە لەو بارەوە دەربکرێت چونکە خەڵکی سڤیل دووپاتی دەکەمەوە بوونەتە قوربانی کە هیچ پەیوەندیان بە مۆسادەوە نییە. بله البته حکومت عراق هلویسته بوده هلویسته ویجارت جهد الخشیا رای گشتیا خلق کردستانی بوده تدید قاسم عراجی جهات اوليره وكسر بريشوي لجنه او بهانين ايران رد كرن كتب جاي كمصادر لهبه قالوا ما هيك جاي كبنجاي مصادر لهبه ما دي قران لهبه ما دي برما لهبه ما دي صافايا كاب بيقولناها يزد صالي بيت الشوطاندن وحلاندن ايدي يعني اگر العراق ببي اوي تعامل قال اجندات الدربه وهيرشن دربه بيت كرن قالوا يعني ما والله كابنا في العراق سيادك هي تشتكي سر عردي العراق سيادة مشتركة فيه عراق ئێستا سەروەریەکەی پێشێل کراوە ئەمە شتێکی ڕوون و ئاشکرایە على العراق و پێویستە عێراق و حکوومەتی فێدراڵی هەڵوێستێکی جددی و یەکلاکەرەوە وەربگرێت ئێمە ئێستا دەبینین بۆ یەکەم جار لە دوای ساڵی 2003 تاکو ئێستا حکوومەتی عێراقی بۆ یەکەم جار سەرکۆنەی
کارێکی ئێران دەکات و بانگەشەی باڵێزی ئێرانیان کردووە لە عێراق و ناڕەزەی خۆیان پێدەر بڕیوە لە بەرامبەر ئەمە هەنگاوێکی گرنگە و پێویستە لامان کاتدا گفتوگۆ بکەن لەبارەی ئەم شتەوەوە ئەم بابەتە دووبارە نەبێتەوە. ئەمە یەکەم جارە بەڕێز محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق کارێکی وها دەکات و هەروەها بەڕێز قاسم عەرەزی کارەشکاری ئاسایشی نیشتیمانی عێراقیە بۆ خۆی هاتووە سەردانی شوێنەکەی کردووە پێشتریش لە وەزارەتی ناوخۆکاری کردو و ئاگداری ئەم دۆسیانەیە ئێستا ئەو خۆی هاتووە ئەم دۆسیەی بەڕێوە بردووە و هەروەها لیژنەیەک پێکێنراوە و پۆستەکەی ئەویش پۆستێکی هەستیارە بۆ لێکۆڵینەوە لەم بابەتە و پێم وایە ئەوان هەنگاوی جدی و باش دەنێن لەم بابەتەوە و بۆ پاراستنی سەروەری عێراق و خاکی عێراق. ئێمە دەزانین کە لایەنانەی کە پشتگیری ئێران دەکەن چاوەڕێی ئەم شتانیان لێ دەکرێت، چاوەڕێی ئەم هەنگاوانیان لێ دەکرێت. لە هەمان کاتدا خەڵکێک هەیە کە پشتگیری ئێران دەکەن و بەم شتانە ڕازین بەم ڕەفتارانە، بەڵام پێویستە هەموو عێراقیەکی خاوەن شکۆ ئەم بەم بابەتە ڕازی نەبێت و ئەم ڕەت بکاتەوە. دیدناتە دناوا عێراقێدا ئیدی عێراق بە هەموو پێکهاتێن خۆوە توزانی عێراق وڵاتێکی فەرە پێکهاتەیە نەتەوەی ئولی مەزەبی دیدناتە هەر عێراقیەک بیت چ سیاسی بیت چ بەرپرسی چ تاکێکی ئاسایی بیت شانازیە وڵاتی خۆ نیشتیمانی خۆ چارچوبەیە وڵاتی خۆ نەکرد و شانازیە وان هێرش و وان گەفێن دەرەکی بکرد دەستی واردانی دەرەکی بکرد شەهیدکردنە هاوڵاتیان خۆ بکرد چیتە چ قالبدا گەلو کو ئەم بینی لە سوشال میدیا ئەم بینی هەندێکی تەی شانازیە vêyekê dikin çeplalê dide. بەڕێزم ئەمە گومان لە عێراقی بوونی هەیە ئەم کەسە هەر کەسەیەک پێویستە باوەڕی بەوە هەبێت کە زەویەکەی یاخود خاک وڵاتەکەی پێویستە سەروەری هەبێت و خاوەنی شکۆی خۆت بێ و بەوە ڕازی نەبێت کە سەروەری وڵاتەکەی پێشێل بکرێت. پێویستە ئەم کەسە گومان لەوە بکات کە عێراقیە سەر بە هەر نەتەوە مەزهەبە بێت کورد بێت عەرەب بێت سوننە بێت شیعە بێت نابێت بەمە ڕازی بێت نابێت بە پێشێلکردنی سەروەری عێراق ڕازی بێت لە هەر کوێیەکی عێراق بێت لە هەر پارێزگایە بێت عێراق بۆ عێراقیەکانە. بەڵێ ولی برێز جاسم عیساوی پارێزەر و شەڕۆڤەکاری سیاسی لە فەلوجە دیگەلمە بوو گەلێکی سپاس.